بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاسۆکانی هزر دەگەینەوە خزمەتی بەڕێستان. دیارە ئەم بەرنامەیە لە ئامادەکردنی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکریە. پێمان خۆش بوو لە ئەڵقەی ئەم جارەمانە بچینە سەر تەوەرێکی گرنگ کە دیارە ئەم بابەتە مایی مشت و مڕ و گفتوگۆیەکی زۆرە لە زۆرێک لە ناوەندە زانستیەکان و لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە زۆر بابەتی تریان لە زۆر شوێنی تریش ئەم بابەتە ئەو ڕوژێنرێ و قسەی لەسەر ئەکرێت. دیارە ئەویش ڕۆڵی شارستانیەتی ئیسلامی لە بەرەو پێشچوونی زانست و معریفەیە. دیارە زانست وەکو یەکەیەکی یەکتری تەواوکەر ئەگەر ئێمە سێری بکەین سەرەتا بە هەوڵەکانی مرۆڤ دەستی پێکرد بۆ بەرەو پێشبردن و باشترکردنی ژیانی ڕۆژانەی خۆیان. ئەبینین ئەو هەوڵانی کە لەو بوارادرا مەبەستی سەرەکی پێی باشترکردنی ژیانی مرۆڤەکان و پاشان پەردەلادان لەسەر نهێنیەکان لەسەر ئەو بابەتانەی کە لە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانە مرۆڤ دووچاری ئەبێ بۆی بزانێ ئایا نهێنی ئەم بابەتانە لەکوایە. ئەبین هەوڵە زانستیەکان لەو کاتەوە دەستی پێکرد هەر لە سەرەتای پەیدابوونی مرۆڤ لەسەر زەویدا ئەبینین ئەم بابەتە بەردەوام مرۆڤەکان کاریان لەسەر کردو و هەوڵیان بۆ داوە. دیارە هەوڵەکانی مرۆڤەکان هەر لە سەرەتای وەکتمان پەیدابوونی مرۆڤ لەسەر زەویە دەستی پێکردووە و پاشان بە درێژایی سەردەمەکان کار لەسەر ئەم بابەتە کراوە و هەوڵ دراوە بڵین ئەم بوارە زانستیانە بەرەو پێش بچێ. دیارە حەضارەتی ئیسلامی شارستانیەتی ئیسلامیش کە بەشێکی گرنگی مێژووی مرۆڤایەتی داگیر کردووە بینین چەند سەدەیەک وەکو شارستانیەتی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامی گەورەترین و فراوانترین دەسەڵات بووە لەسەر زەویە و زۆرێک لە ناوچەکانی سەر زەوی کە لەو کاتان ناسراوە لەژێر دەستی حکومڕانە مسلمانەکانە بووە و ئەبینین ئەم شارستانەتی ئیسلامیە هەر لە ئەوروپاوە لە ئەندەلوس و ئیسپانیاوە درێژ بۆتەوە تاوەکو ڕۆژهەڵات بەرە وڵاتی سین و هندستان و ناوچەکانی ترۆ پاشان بۆ بەشەکانی سەر و خوارەوەش بەرەو ناوجەرگەی ئەوروپا و پاشان بەرەو ناوجەرگەی ئەفریقا. بینین ئەم دەوڵەتە ئیسلامی ئەم شارستانیتە ئیسلامیە بڵاو بۆتەوە بەو شێوەیە فەرمانڕەوایی کردووە لەم ناوچانە کە هەر لە سەدەی هەشتەمی زاینی و دەستی پێکردو. دیارە تاوەکو چەندین سەدە ئەم فەرمانڕەوایەتیە بەردەوام بووە. ئەبینین لەم دەوڵەتە ئیسلامیە لەم شارستانەتە ئیسلامیەشە بواری زانست گرنگی تەواوی پێداوە. ئێمە ئینشاڵڵا هەڵەدین هەوڵ ئەدەین لە ئەڵقەی ئەم شەومانە تیشی بخەینە سەر ئەم بابەتە ئایا زانست چ ڕۆڵێکی هەبووە لە شارستانەتی ئیسلامیە و زانا موسڵمانەکان چ ڕۆڵێکیان هەبووە لە بەرەو پێشبردننی ئەم زانستە و گەیاندنی بەو بارەی کە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەیبینین. دیارە بابەتەکەی ئەم شۆمان بە بەشداری هەردوو بەڕێزان کاک دکتۆر دیاری ئەحمەد قەساب مامۆستای زانکۆ و ئەندامی دەستەی کارژێڕی سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری وەروها کاک دکتۆر ئاراس حەمە ساڵح مامۆستای زانکۆ و ئەندامی دەستەی ڕاوێژکاری لە سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دەبێت. ئینشاڵڵا بتەوەرەی یەکەممان تیش دەخەینە سەر ئەوەی هاندەرەکان پاڵنەرەکان بەرەو پێشچوونی زانست لە مێژووی شارستانەتی ئیسلامیە چی بووە. لە ڕاستیە من وەکو لێکۆڵینەوەی خۆم وەکو توێژینەوەی خۆم و کاتی ئەگەڕێنەوە بۆ سەرچاوەکان لەم بوارە دیارە ئێمە بۆ ئاشنابوون بە مێژووی پێشکەوتنی زانستی لە ژیانی مرۆڤەکانە کۆمەڵێک سەرچاوی گرنگمان هەیە و ئەم بابەتەش لە ڕۆژگاری ئەمڕۆ بە تایبەتیش گرنگی زۆری پێدراوە. ئەبینین تەنانەت کۆنگرەی زانستی جیهانی بۆ ئەگیری ئەم بابەتە کە هەر لە ساڵی 1929 ئەم کۆنگرانە لە جیهانە ساس ئەکرێ هەموو 4 ساڵ جارێک دیارە بۆ مەبەستی دەرخستنی ڕۆڵی شارستانیەتە جیاوازەکان لە بەرەو پێشچوونی زانستیە کە تا ئێستا گەیشتۆتە نزیکەی 22 کۆنگرە لە جیهانە و یەکێک لە کۆنگرەکان لە ساڵی 1953 لە شاری قودسی پیرۆز گیرا. بەردەوام ئەم کۆنگرانە ئەگیرێ و بەردەوام لێکۆڵینەوە توێژینەوە ئەکرێ لەم بارە و ئێستش لە جیهانە وەکو سنتەرەکانی توێژینەوە گرنگی بۆ ئەدەن ئایا
ڕۆڵی شارستانێتەکانی تر چی بووە لە بەرەو پێشچوونی زانستە. ئێمە کاتێکە لە مێژووی مسلمانان ئەکۆڵینەوە ئەبینین لە ڕاستیە مسلمانان ڕۆڵێکی زۆر زۆر گەوریان هەبوو و تازە بە لەم سەردەما زیاتر ڕوون بۆ تۆ ئەم بابەت لەگەڵ دەرکەوتنی نووسینە زانستیەکانی مسلمانانە کە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە لە بەرەو پێشچوونی زانست و تەنانەت کاریگەری تەواویان هەبووە لە بەرەو پێشچوونی زانست و بەرەو پێشچوونی بەتایبەتی لە وڵاتانی ئەوروپا لە سەدەکانی بڵێن 16 و 17 لەگەڵ پەیدابوونی سەردەمی نەهزە و پێشکەوتن لە ئەوروپا ئەبینین کاریگەری تەواوی شارستانەتی ئیسلامیان لەسەر بووە و پاڵنەرێکی سەرەکی بووە ئەو بەرەو پێشچوونە. حەزەکەم ڕێی میوانە بەڕێزەکان وەرگین سەبارەت بە هۆکاری ئەم پێشکەوتنە زانستیە لە شارستانەتی ئیسلامی و پاڵنەرەکان لە چیە ئەبینەوە کاک دکتۆر بەڕێزت ئەگەر تێبینێکمان بێتەوە بارەوە. بسم الله الرحمن الرحیم. بێگومان وەکو جەناب وتە کە زانایانی موسڵمان و حەزارەتی ئیسلامی دەوری هەبووە ڕۆڵی خۆی هەبووە لە بەشێوەی گشتی کوچووە لە شارستانە مرۆڤایەتیەکە هەروکو بەشێک لە مرۆڤایەتی موسڵمانانیش دەوری خۆیان هەبووە لەو کارایە لە پێشخستنی زانستە. دیارە زانست بە زانستی بەتایبەتی تەجریبی و زانستی کە پێڵ علوم تەجریبیە تاقیکاری ئەم زانستە مڵکی هەموو بەشەریەتە مڵکی هەموو کەسێکە و علومێکی تەراکومیە واتە هەمیشە مرۆڤ ئەیخاتە سەری لەوانەیە ئێستا معلوماتێکمانە بێت دوای 50 ساڵی تر زیاد نوعێکتر بگۆڕێ تاوان ئەکید پێشتریش فەرقی هەبوو ئێستا گۆڕاوە. مسلمانانیش کە بوو جەناب باسی کرد لەو کاتەیە کە ئەوە باڵا دەستبوون و کە سوڵتان هەبوو کە پێشکەوتوو بوون ئەکید ڕۆڵی خۆیان هەبووە. پێچێ لە یەکێک لە هەرە گەورەترین پاڵنەری ئەوەی کە مسلمانان فعلەن دەوریان بینیوە کاتێکشکە مقارنەیانەکەین بەم زمانی خۆمان بۆچی ئێستا دەورمان نییە بۆچی کاتی خۆی دەورمان هەبووە دیارە خەلەلێک هەیە لە مەنهەجەکەیە یان خەلەلێک لە تێگەشتنی دینەکەیە. بەڕای من گرنگترین هۆکار ئەوەیە کە دینەکە خۆی پاڵنەرێکە بۆ زانست. ئەم دینە خۆی داوالەیەکە بە دوای علما بگەڕێ هەر لە یەکەم و چەند جار وتمانەوە لە یەکەم ئاەتەوە کە قوڕان دابەزیەوە بە ئیقرا دەست پێیەکە یعنی پێغەمبەرێکی ئومی لە ناو عالمێکی ئومیە ژیاوە نەخوێنەوارە یەکەم کەلیمەی وەحی بۆیە داوای لەیەکرێکە بخوێنێتەوە فێری خوێندنەوە بێ دیارە ئەمرەکە بۆ هەموو موسڵمانانیشە ناو بۆ پێغەمبەر نێ ساڵسەر لەگە سێری یەکەم ئاەتەکانی قورئان کەین باسی مۆزوعێکی علمیەکە دوای ئیقرا فەرمێ الذی خەلق الئینسان من علق هەر لێرە باسی ئاماژەیەکی زانستی تیاوەکو جەناب تەنەزان کە باسیەوە کە ئینسان لە شتێک دروستکردنەوەی عەلەقەکە مەش خۆش ئیعجازێکی تیا و بێگومان بیستویانە بینەران و ئەوش باشی لێزان کەواتە هەر لە بیدایەتی ئاەتەکانەوە باسی علمەکە و باسی ئاماژەیەکی زانستی علمێکی بەحتەکە. وهروها لە قورئانە چەندی جار خی گەورە باسی واگە قل سیروا فی الأرض فانظروا باسی نەظەریان لێەکە نەظەریان نەوە هەتە ناسێریکە بەڵکە بێت ئەوێ بیرکەیتەوە بێت تەفەککوڕکەی تەفەککوڕکردن و بیرکردنەوە بەشێکە لە عیبادەتە و دین داوا لێەکە وەکو خی گەورە فەرمێ يتفكرون في خلق السماوات والأرض أما عبادته كواتت لإسلام بالنري أساسي أو خوي دينك دوال ليك بدو علم أبقري وأما زور باس كراو بيزناك باسي كينو بلام أوي بزاني كميك ولا بالنر كان كوب إسلام خوي دوال ليك بدو زانستي أبقري خالك يتر هل دينك خوي دوال ليك أو خوي قرافن ولا تبخسوا الناس أشياءهم مسلمانان لەوش خاڵایە سەرکەوتوو بوون کە توانیویانە ئیسفادە بکەن لە زانستی ئەوانەی پێشخۆیان وەکو لە ئەثەرا هاتووە الحکمة ضالة المؤمن دانایی و زانایی ئەبێ مسلمان بە دوایە بگەڕێ لە هەر شوێنێکەوە بێ ئەنا وەجەتەها لە هەر شوێنێکەوە بێ یەکێک لەوە ئەسبابانەی کە مسلمانان لە زانستە تەجریبیەکانە کە پێشکەوتوو بوون ئەوە نەبووە ڕەدی هەموو شتەکانی دەوروبەری خۆیان بکەن ئیسفادێکی زۆریان کردووە لەوانی پێش خۆیان و باسیشمان کرد ئەمە علمێکی تەراکومیە مرۆڤەکان ینی زانستی خۆیانە خەنە سەری لێرە بەڕێزت ئەوە تێبینیەکەی کە لە ڕاستیە کاتی مسلمانان نەک هەر لە شارەزابوون لە دینەکەی خۆیانە کاتی ئەم دەقە پیرۆزانیان بینیوە وەکو جۆرە ئارەزوویەکیان بۆ پێیا بۆ گەڕان بە دوای زانستە بڵێ پاڵنەرێک و ئارەزوویەک و چۆن بڵێک و شەهیەتێک وەکو ئیشتیهایەک بۆ دۆزینەوەی زیاتر بۆ علمی زیاتر تەنانەت علمی میلەتانی تریش بەڵێ بێگومان یەکەم نەسەکەەوەی لێکردو بگەڕێن بە دوای علمە دووەمیش هەر نصوص پێتەڵێ
بەڕاستیەکە جوان تێبگەین لە نەسەکان ئەو پێتەڵێ نابێ شتەکانی غێری خۆت غێری دینی خۆت غێری قەومی خۆت بە زەربی سفریکەیت و نەیخوێنیتەوە بەڵکو بێ ئیسفادەی لێ بکەی هەل بەش سێرەکەین و جنابتان ئاگاتان لێ حەزارەتی ئیسلامی حەزارەتێکی عەرەبی نەبووە کوردیش نەبوو فارسیش نەبوو حەزارەتێک بوو ئیسلامی بووە بە هەموو توێژەکانیەوە کوردی تیا بوو فارسی تیا بوو ئەفغانی تیا بوو هندی تیامیانی تیا بووە کە بەشداریان کردووە لەوەی کە دەستی خۆش بە کاکتۆریان حەزەکەم کاکتۆر ئاراسیش لەم خاڵا بەشداریمان بکە عین لە ڕاستیە حەزارەتی ئیسلامی شارستانیەتی ئیسلامی بووە شارستانێتێک بووە پشتبەست بووە بە ئیسلام بە قورئان و فەرمودەکان بەڵام ئەبینین لە ڕاستیە لەم ڕۆیە زیاتر باسی لایەنی ئەوە ئەکرێکەمە حەزارەتێکی عەرەبی بووە ڕێی بەڕێستان لەم بارەوە چییە؟ بەناوی خۆی گەورە سوپاس بۆ ئێوە سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز بەڕاستی لەگەڵ هاتنی ئیسلامە لەگەڵ ئەوە شاکە خۆی گەورە ئیسلام دائەبەزێنێ لە ناو بیەیەک و ژینگەیەکی دواکەوتوی خێڵەکی عەرەبیە کە لەو پەڕی دواکەوتویە بۆ لەو سەردەمەوە بەڵام بنەماکانی ئیسلام کەڵی بنەماکانی ئیسلام دقەکانی ئیسلام چ قورئانی پیرۆز و چ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێ دقی زۆرمان هەیە وەکو کاک دکتۆر دیاری ئاماژەی پێ کرد کە هانی مسلمان ئەدا هانی ئینسانەکان ئەدا کە بە دوای علم و زانست و زانیاریە بگەڕێن و خۆیان فێری زانست و زانیاری بکەن ئەمە نهێنی پشتی ئەم شارستانی گەورەیە کە ئیسلام و مسلمانەکان دروستیان کردو کە ئەمڕۆ بە حەزارەتی ئیسلامی ناوزەت ئەکرێیان ناو ئەبرێ لەسەر ئەو قسەی جەنابەت کە ئایا عەرەبیە یان ئیسلامی خۆی ئیسلامیە بە تایبەتی دوو فاکتەر وای کردووە کە بە عەرەبی ناو برێ کاتێک کە ڕۆژهەڵات ناسەکان تەرجەمەی علومە ئیسلامیەکانیان کردووە کەلیمەی موسلیمیان بە عەرەب تەرجەمە کردووە جارێکی تریش کە مسلمانەکان تەرجەمەی ئینگلیزیەکە کەنەوە بۆ عەرەبی هەر بە عەرەب ئەوەی کێکە لە هەڵەکان دووهەم ئەم مەسەلەی عەرەبی و فڵان و فیسارە لەگەڵ گەشەکردنی فکری قەومی بە تایبەتی قەومی عەرەبی بە تایبەتی حیزبی بەعس و ئەمانە زۆر هەوڵیان ئەدا کە ئەو حەزارەتە گەورە ئیسلامیە کە لە بیئەیەکی عەرەبیە و ئینکاری ئەوەش ناکرێت کە بە زمانی عەرەبی نووسراوەتەوە زانا کوردەکان زانا فارسەکان زانا تورکەکان هاوڕای کە ئەمە هەوڵێکی بە کۆمەڵی هەموو میلەتانە لە چوارچێوەی ئیسلامەکە هەر عەرەب نەبووە بەڵێ تەنانەت ئەو زۆرینەی ئەو زانایانن کە هاتوون نەحو سەرفی عەرەبیان نووسیوەتەوە زۆربیان عەجەمین یعنی غەیرە عەرەبن ئەبوو عەلی فارسی و سیبەوەیهی و ئیبن حاجب و زۆریان هەر کوردن زۆریان فارسن زۆریان نەتەوەکانی ترن معتەبەرترین قاموسی زمانی عەرەبی قاموسی فێرۆز ئابادی فێرۆز ئابادی کەسێکی کوردی شخصێتێکی کوردی منتیقەی سەرپێڵی زاهو ئەو ناوانەیە حەزارەتی ئەوتمان بۆچی ئەم ناوی لێنراوە بە تایبەتی فکری قومی تونڕە و حیزبی بەعس و ناسریەکان و ئەمانە هاتن بۆی خەلفێتێکی تاریخی بۆ خۆیان و بۆ فکرە قومی عەربیەکان دروستکەن هاتن سیاقێکی عەربیان بۆ ئەمانە کرد و یەکێکی تر لە نهێنیەکانی پشتی حەزارەی ئیسلامی چۆن قومێکی عەربی خێڵەکی دواکەوتوو کە لە نێوە دورگەی عەربی و هاتن چۆن توانیان ئەم حەزارەتە گەورە دروستکەن کاتێک کە فەتحی عێراق کرێ فەتحی بیلادی فارس ئەکرێ بیلادی فارس هەموو ئێران و ئەو وڵاتانی دەوروبەری ناوە کۆنەکەی وا بۆم کەلیمە ئێران لە ساڵ 1935ەوە ناونراوە ئێرانە بیلادی فارس هەمووی ئەگرێتەوە کە بە ئەقلیمی جیبال و ئەمانەش هەموو ئەگرێتەوە کاتێک مسلمانەکان دێن فەتحی وڵاتانەکەن حەزارەتێکی گەوری فارسیەکەوێتە بەردەست یانی کاری ناکرێ کە لەو سەردەما دوو حەزارەتی گەورە هەبوو حەزارەتی فارسەکان و حەزارەتی ڕۆمەکان مسلمانەکان یعنی ئەتوانی بڵێ خەڵکی مسلمان حەزارەی ئیسلامی عەقڵێتی دین ئیسلام مسلمانەکان عەقڵێتێکی کراو منفتح بووە نەهاتون بێن ئەم شارستانێتە بسووتێنن هاتون تەوزیفیان کردووە بۆ خزمەتی پەیامبەری خۆیان و ڕیسالەتی خۆیان زۆر جوانە لە حەزارەتێکی مەجوسی و ئەگرپەرستی کردویان بە حەزارەتێکی تەوحیدی ئیمانی هاتون تەوزیفیان کردووە بۆ معلوماتی جەنابمان هەموو لایەکمان ئەو لێرە و شارستانێتی ئیسلام دەست پێکا کە فەتحی عێراق و بیلادی فارس ئەکرێت لێرە و شارستان هەر دینێکی سەطحی بۆ هاتۆتە عێراقیش دوای لێرەوە نووسین و نووسرا و دەست پێکا کتێب و کتێبخانە دروستە بێت لە ناو شارستانێتی ئیسلامیە شار و مەدینە و سیاسەت و دەوڵەتداری تەنانەت کە فەتحی عێراقەکەن عومەری کوڕی خەتاب کاتێک کە دیوانی جنود و دیوانی خاتەم و دیوانی هین ئەبینێت داواکە لە مسلمانەکان ئەڵێ مەشتێکی زۆر باشە با بێن ئێمە دروستیکەین و یەن سیاغی بەهاڵ بە ئەسلەمەکردن بە ئەسلەمەکردنی ئەم توراسە بەشەری ئەم حەزارە بەشەری دێنینیەکەن یەکەم کەسێ هاتووە قەڵەمی خستوتە سەر کاغەز و تەفسیری قورئانی پیرۆزی نووسیوە فارسە ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێبێ بۆچی لە مەدینە نەنووسراوە بۆچی لە مەکەی پیرۆزان نەنووسرایەوە چونکم فارسەکان خاوەنی قەڵەم و نووسین و کتێب و کتێبخانە بوون عەرەبەکان کتێب و کتێبخانەیان نەبووە نووسین و نووسرا و بەشێک نەبوو لە توراسی عەرەبی نە لێوە دورگەی عەرەبا و نە لە شوێنەکانی تریشە کاتێک قورئان دێت ئەفەرمێن نون والقەلمی وما یەسطرون ئەمە شتێکی شاز بوو بۆ عەرەب
قەڵەم چییە سوێنی پێ بخۆی نووسرا و چییە کتێب لە هەموو دنیا و دورگی عەرەبا پێش ئیسلامی شۆ تاکو عهدی ڕیسالش کتێبخانە نەبووە بەڵام کە دێن فەتحی بلادی فارسەکان کتێبخانە هەیە شانامە هەیە وەزارەت هەیە کەلیمەی وەزارەت کەلیمەیەکی فارسیە فەتحی عێراقەکان مەدائینەگرن ئەم شارستانەتێک گەورە و هەموو قسانە هەمووی درۆیە کە ئاڵێن مسلمانەکان هاتوون حەزارەت و توراسی گەلانیان سووتانە و کردویانە بە عەرەبی ئەمە هیچی ڕاز نییە هەر گەلێ بە تایبەتی حەزارەتی فارسیە تاکو ئێستاکان نەماوە حەزارەتی فینقیەکان ماوە هی میسرەکان و فرعونەکان ماوە هی ئەندەلوز ماوە ئەم عقلێتە کراوە منفتحی مسلمانەکان فاکتەرێکی زۆر بەهێز بووە کە دێ حەزارەیەکی گەورەی مەجوسی 1500 ساڵ تاریخی بووە کە فتحکرێ بلادی فارس مسلمانەکان دێن ئەیکەن بە حەزارەتێکی مەجوسی وەکەن بە حەزارێکی تەوحیدی و لەوێەوە علەمای حەدیث لەوێ سەر هەڵەدا علەمای ئوسولی فقه لەوێ سەر هەڵەدا علەمای لوغە و زمانەوانی و نەحو سەرف لەوێ سەر هەڵەدا علەمای تەفسیر لەوێ سەر هەڵەدا علەمایانی حەدیث بۆ معلوماتی جەنابتان هەمووی خەڵکی بلادی فارسن سنەنی ئەربعە هەر چواران خەڵکی فارسن بخاری مسلم خەڵکی بلادی فارسن خەڵکی بخارا و سەمەرقەندن هیچیان خەڵکی بێ عەرەبیەکە نین بۆچی لە فارسیەکە ئەمە دروستە بێت چونکە خوێندن و خوێنەواری معریفەی بەشەری تایە توانای عەقلی تایە بۆیە لە تەبەڕستانە تەبەری دروست ئەبێت و دێت تەفسیری تەبەریە نووسێ هەتاکو ئەم دقەیەش تەفسیری تەبەری باوکی هەموو تەفسیرەکان و باوکی هەموو مفەسیرەکانە و کەس نییەشان لە شانی بدا کە لە بی فارسیەکە شانووسراوە ئەم عقلێتە کراوە ئیسلامیە فاکتەری پشت ئەم حەزارەتە گەورەیە کە ئەمڕۆ هەموو علەمایان و ئەهلی فکر و فەلسەفەی غەربیش ئەڵێ ئێمە حەیرانین بەم حەزارەتە گەورە کە مسلمانەکان لە ماوەیەکی قیاسی کورتە دروستیان کرد. بەڵێ دەست خۆش بێ کاکتۆریان لێرا بەڕێز شتێکی زۆر جوانە وروژان دیارە حەزارەتی ئیسلامی ئینکاری ئەوەی نەکردووە کە لەسەر بناغی هەندێک لە حەزارەتەکانی تر دامەزراوە یعنی ئەبینین لە تاریخی ئیسلامیە یەکێ لە بنەما سەرەکیەکانی بەرەو پێشچوونی ئەم حەزارەتە وەرگرتنی توراس و بڵێن پاژماوەی میلەتانی تر بووە بە شێوەیەکی گشتی و هەموو میلەتانی سەرزەویج ئەو شوێنانی کە مسلمانان تێکەڵاویان بوون و دەستیان گەیشتەوە بۆ شوێنە هەر لە حەزارەتی هیندستانەوە بیگرە پاشان ناوچەی بلادی فارس وەکو بەڕێزدا ئاماژەت پێدا پاشان ناوچەی میسر و پاشان لێشەوە بۆ یۆناان و بۆ بڵێ پاشان ڕۆمەکان و ڕۆما و ئەبینین بۆ زوربەی ئەو شوێنانی کە مسلمانان ئەگەر دەستیان بۆی ڕۆشت بێ هەوڵیان داوە کە سوود لەو شارستانەتە وەرگرن و تەنانەت کتێبەکانی ئەوانیان هێناوە تەرجومەیان کردووە یعنی ئەبینین حرەکەتێکی تەرجومە و وەرگێڕان لە شارستانەتی ئیسلامیە دەستی پێ کردووە لە بڵین هەر لە سەردەمی عەباسی و حەزەکەم کاکتۆریش لەم بابەتەوە ئاماژەمان بڵین هەندێک تێبینیمان باتێ سەبارەت بە ئەو سەرچاوانەی کە مسلمانان سوودیان لێ وەرگرتووە بە تایبەتی وەرگێڕانی توراس و پاشخانی میلەتانی تر کە سوودیان لێ وەرگرتووە بێگومان کو جەناب ئەمەشۆ پێ کرد کو باسیشمان کەوتمان الحکمة ضالة المؤمن ئەمە زانایان ئەو انفتاحی ئاراز باسی کرد زۆر گرنگە یعنی مسلمان نابێت داخراو بێ وەقۆ ئیسلامی جوای پێ نەوتو ئیسلامی تێدی منفتح بە لەبەرەوە ئەوان انفتاحیان کردو بۆ هەموو توراسێک حتا لە تاریخا هەیە کە خەلیفەیەکی عەباسی چەندین زێر و پارەی ناردووە بۆ کڕینی چەند کتێبێک کە لە وڵاتانی خۆیانە لە یۆناان و لە ئەوروپا شاردویانەتەوە و ترساون لە یوتوانە سحری تیاوێتە دەرێ قسەی جەنامیش پێ نەبڕەمان یەکێک لە یەکی برای یەکێ لە خەلیفە ئومەویەکان ئەڵێ کە تەرجوم بڵێن کۆمەڵە کەسی بیستۆ کە تەرجمەی کتێبە یۆنانیەکانی کردووە بڕیاریەوە هەر کتێبێک کە تەرجمەکە مقابلی ئەوە کێشی خۆی ئاڵتونی باتێ لە مقابلی تەرجمەکردنی ئەو کتێبە کوردەکە یعنی تینوو بوون بە معریفەت و بە زانست ئەم تینوتان لە دینەوە بۆ هاتۆرە ڕاستیە دین پێدەڵێ بە دوای زانستا بگەڕێ لەبەرەوە باستان کرد حرەکێکی گەورەی تەرجمە هەبووە هەر لە زمانی ئەمەویەکانەوە کە تەرجمەی ئەو معریفەیان کردو زانستان کردو کە لای ئەمان نییە کە لە وڵاتانی ترەوە هەیە ئایا هندی بێ ئایا یۆنانی بێ یان زمانەکانی تر بێ هێناوە دەستخانێتە سەر زمانی کولتورات زمانی علمەوە کاتە عەرەبی بوو لەر بەشوانە کەس بەغڵەت تێگاوا زانێ ئەوانە عەرەب بوون بەڵام عەرەب نەبوون کە ئەوان گویان ناوەتێ قەومیەت نەبوو کاتە دیارە بە زمانی عەرەبی زمانی علم بوو ئەو کاتە لەبەرەوە حرەکەی زۆر گەورەیان کردووە لە تەرجمە ئەمە هەر لەوە فێر بوون کە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردوون بە دوای علم بگەڕن بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زمانی خۆیە هەبووە نەخۆش کەوتو ناردوێتی بۆ لای دکتۆرێکی مەجووسی وتوێتی بڕۆ لای ئەو دکتۆرە چارەسەر بکە یعنی لەوانەیە پێغەمبەرێک کە خۆی نوێنەرایەتی ئاسمانەکە هاتۆ دینێکی تازە ئەگەیەنێ یعنی مربوطە بە وحیەوە بەڵام لە مۆزوعێکی علمیە لە مۆزوعێکی علمیە کە شتێکی دنیایە
تۆسەیەکێکا کە بەدوای بچێ بۆ لایەکێک کە خاوەنی ئەو زانستێ واتە گەرێک ئەو شتە غێ دینی تۆش نەبوو لەسەر دینی تۆش نەبوو تۆ ئەوێ بچی سفادەی لێکی لە شتە عیلمێکی لە مەسائل اعتقاد و دینی و ئەخلاقەکە و ئەوە ئیسلام هەمی و پێڵێ بەڵام لە مەسائل عیلمە تەجریدێکەوە ئەوە ئەبێ بچی بۆ لای یەکێک کە خاوەنی ئەو عیلمی ئیسفادەی لێکی کەواتە ئیسلام یعنی هانی مسلمانانەیە کە بگەڕێن بە دوای ئەو عیلمە و پێشینی ئێمە دامە شتێک ئەوترێ ئەڵێ بفهم السلف الصالح القرآن والسنة بفهم السلف الصالح يعني كذا هلا لما اشتتيجا وأذا فهم السلف الصالح تقليد السلف الصالح تقليد كي دقة ودقة وكخوي جلكي توم بو إيكاك بيغمري خاص صلى الله عليه وسلم لرب جيالو أنا جليك تيلا بركر ده الصحابة له كل سنة جليك تيلا بركر وأذا عينا جلبي وعينا الرنج بيت وعينا نام خواته أولية فهم السلف الصالح فهم السلف الصالح من واتيه قام الله أعلم أويك الصحابة كان سلف كي الصحابة السلفني صحابة ولا كان بيغمر تيغتون صلى الله عليه وسلم يعني بون منا ك وتصل موضوع قدر لشي بلا مصم فهمك كشون تيغشتون لشري بدرا كبيهم صلى الله عليه وسلم جيش كي لشوني كان داني وامريان بيكا كاللي راب منتو او الصحابه كي بولا يا رسول الله ام شوني كتو هاتوت وحي امرا يان بديتي السياسه ولا لا استراتيجية ولا خطة عسكرية على نخل استراتيجية خطة عسكرية طالما أمشينا باشني باشني أوشينه بيهم صار صم بخسيك أما شيء أما جاب شيء كامسة هو ما بيسمونه حادثة أما جاب واقع كم صحابي كان جرأتي أنا وكمناقشة بيغمر كان صلى الله عليه وسلم بيغمر رسول الله صلى الله عليه وسلم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى مربوطة بوحي صحابي كزور معروف جنيه لكبار الصحابة لو أنا كمان كامسة هي مناقشة بيغمر كابو تكون لو معلوماتها أو معلوماتي ساكي هي لبري أما بكيف يدي كردوه لأخوانا تهوري أنا كردوه بيغمر صلى الله عليه وسلم كردون كمناقشة بكن دوهمش لو شتاني كوحيك بالريوتي ومناقشتي يعني بلا مشتي كشتي دنيا بي مناقشتي هي بخلقتي هي هيك لو أنا باشتر بليك أما كميني أبو شاني بيغمر صلى الله عليه وسلم وقوري عظمتي أو لبري أما شتيك عسكرية بيغمر صلى الله عليه وسلم وقاعدك عسكرينية بلا قاعد عسكري باشو بلا بيغمر صلى الله عليه وسلم بيغمبريكا بيغمريكا قالت بيغمر فيري كردون دوم الصحابة كان فيرون كمناقشة بكن هلا بروا دواي خوان الخلفاء الراشدين بوشي رابيان الراشدين راسي راشد بن يعني بيريان كراوبو شتيان بينيوا عقليان بكارهنا لزمان أبو بكر وعمريشا عفوا عمريش وعثمانيشا كان نصي كي ظاهرة كان واجله هنا وبستو ما نبيزنا كويس زوجا للظاهرة كي أن ألن بون من مسائل غنائم الشر وعرزاني كلكاتي شر جيرا وعامل مجاعة ومشتاني كعمر كظاهري نصك واجله يعني يباش أخوه كسي ولا عمر سلفني عمر أو بري السلفات بتنا خوش نبوا معلوماتا قد تصور ما كعمر وعثمان خوان رازي به كاري كان كربي كبار الصحابة رازي نوبل إلا رازي بون مثلا كواتليرا بلين بابا فهمك أو بتشون تيجشتون أم دقانا هاندريكن أبي عقل بكار بيني كاك أبي عقل بكار بي أما قلنا بتحجيم كره بو بكارنا عقل جوية إما لا عالمي كعاجين دولة جورد بوا تنتين شت هي بيوستي هي كبيشتر بيوز نبوا إسلام زماني خمانة تنتين شت هاتو تأرى وصص الله بيش نبوا 50 صالة بيش نبوا أنا بي مسلمان رأينا بي علماء رأينا بي أبي عقل بخنكار وشرني أم نموني أمشتل بيش خوانا هبو به كاتا بس هذا عقل بكار بين بو يبقن بو بابلين بو حلي مشكلة كان يعني وهروها بو استفادة كردن هروا قرن خالك استفادة كردن لعقلي غيري خوان بشرط كارنك هتسع عقيدة وبروار دس خوش بك دكتور يعني براسي خالك يقرن او سود ورقتني مسلمانان لشارستانتي ملتاني تر تنات ام سود ورقتني كلا خال ايجابيه كان لحضارتي اسلاميه استج او نووسراوە یۆنانیانی کە وەختی خۆی بڵێن زانە یۆنانیەکان پێشتردایان ناوە لە بوارە جیاوازەکانە ئەوەی کە ئێستا ماوەتەوە بۆ مرۆڤایەتی قسەی لەسەر ئەکەن بە هەوڵی زانە موسڵمانەکان ماوەتەوە یعنی دقە ئەسڵیەکان زوربەی زۆری فەوتاوە تەنها چی ماوەتەوە ئەو تەرجمەیە ماوەتەوە کە زانا موسڵمانەکان تەرجمەیان کردووە هاتووەتە شارستانەتی ئیسلام و پاشان جارێکی تر تەرجمە کراوەتەوە بۆ زمانەکانی ئەوروپا و میلەتانی تر ئەوانیش ئاشنا بوون بەوەی کە میلەتانێک هەبوون پێشتر ئەم شارستانەتیان هەبوو ئەگینا سەرچاوە ئەسڵیەکانی زوربەی ئەو بابەتانە بەتایبەتی شارستانەتی یۆنانی و ڕۆمانی زوربەی فەوتاوە ئەوەی کە ماوەتەوە تەرجمەکانی زانا موسڵمانەکان و ئەو توراسەشی پاراستووە بۆ ڕۆژگاری ئەمڕۆمان ئەنجا من لە ڕاستیەکی لەو شتانی تێبینیم کردووە
یعنی جۆرێک لە ناداتپەروەری هەیە لە باسکردنی ڕۆڵی شارستانێتی ئیسلامی لە مێژووە بە تایبەتی سەدەکانی پێشتر یعنی بینی زۆر زانە هاتووە سوودی وەرگرتووە لە نووسرای زانا مسلمانە بەڵام ئاماژەی پێنیاوە کە من وەڵام من فلانە زانە من لە فلانە شوێنەوە ئەمەم وەرگرتووە وەکو شتێک وای پیشان ناوە کە ئەمە بڵێن ئەنجامی دەستی خۆیەتی ئەم بابەتە بەڵام کە ئێستا تێژینەوە ئەکرێ لەو بوارە ئەبینە ئای زۆر شتەیە کە ئەمان وتویانە خەڵکی پێش ئەمانیش ئەم کارانیان کردووە دۆزیوانێتەوە و لەوانەشە ینی بەپی بە دوواداچوونی مێژووی بۆیان دەرکەوتووە کە لەوانەیە ئەم کەسە کاریگەر بوو بێ بە نووسینی ئەو زانا مسلمانی لەو بوارە ئەو بابەتی دۆزیوەوە هەر لە بواری بۆ نمونە مەسلەی کێشکردنی زەوی زانانی مسلمانە 500 ساڵیش پێش زانە نیوتن ئاماژیان بەم بابەتەیەوە پاشان لە زانستی جوگرافیایە و لە زانستی فیزیایە زۆر بابەت یانی لە ڕاستی ئەبینین لە کتێب و دەقی زانە مسلمانەکان ئاماژەی پێێتەوە بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەبینین هەستەکەین جۆرێک ئینساف ئەگەڕێتەوە بۆ بابەتەکە کاتێک کە نووسینی هەندێک لە مێژونووسان و بڵین لێکۆڵەڕوان و ڕۆژهەڵات ناسان ئەبینین دەربارەی شارستانێتی ئیسلامی دان بەوە ئەنێن کە ئەم شارستانێتی ئیسلامیە سەرچاوێکی گرنگ و حەزەکەم ڕای دکتۆر ئاراسی ژۆرگین لەو بابەتە وەکو ڕای ئەو خەڵکانی ڕۆژگاری ئەمڕۆ دانپێنانیان بە لە پێشدەستی زانانی مسلمان لە زۆرێک لە بوارە زانستیەکان شتێک حەزەکەم ئاماژەی پێ بکەم هەر وەکو فاکتەرێکە ئەم حەزارەتە گەورە دروست بووە بە تایبەتی مەقولەیەکمان هەیە لە ناس و عەلا دینی مولوکیهیم خەڵکی لەسەر دینی پاشاکانیانن لە سەردەمی ئەمەویەکانە دیمەشق بێ مەرکەزێک و سەنتەرێکی زانستی زۆر گرنگ لەبەر گرنگی دانی خەلیفەی ئەمەویەکان بە زانست و زانیاری و خوێنەواری هەتاکو ئەم ساتەش و ئەم دقەیەش دیمەشق ئەو پێگە زانستی و علمی خۆی لە دەست نەداوە زۆرێک لە زانا گەورەکان لە دیمەشق دەرچوون خاڵی دووهەم سەردەمی عەباسیەکان کە سەردەمی زەهەبی و زێڕینی حەزارەی ئیسلامیە بە تایبەتی خەلیفەی عەباسیەکان دەست بێتولحیکمەیان دانا لە بەغاخانەی زانست و زانیاری لەوێدایاننا و حرەکەیەکی تەرجەمەی گەورەیان دەست پێ کرد خەلیفەی عەباسیەکان یەک بە دوای یەکە بە تایبەتی سەردەمی زێڕینی سەردەمی مەئمونە ئەمین و مەئمون بە تایبەتی لە سەردەمی ئەمینە داوای کرد هەر کەسێک دێت کتێبێکی فارسی یۆنانی یان ئەو حەزارەتە کۆنانەمان بۆ ئەکا بە عەرەبی ئێمە لە بەرامبەر ئەوە پارەیەکی زۆری ئەدەینێ تەنانەت کارگەیشتە ئەوە کاتێ هەر کەسێک کە کتێبێکی یۆنانی فەلسەفی مەنتیق تۆب هەر یەکێک لەمانەی کە ئاکرد بە عەرەبی بە کێشی کتێبەکە مەختوتەکە دەستنووسەکە کە ئەو کات و کتێبی سەژ نەبووە گەورە بوو قورس بووە ئاڵتونی پێداوە ئەم حرەکە تەرجەمە کە لە بەغا دەست پێیە کە ئەم حەزارەتە ئیسلامی کە ئەمڕۆ شانازی پێوەکەین حەزارەتەکەی کە لە بەغاوە دروست و عەباسیەکان دروستیان کرد و سەدان مەدرسە و خەڵکیان دروست کرد و زۆرێک لەو کەسانەی تەنانەت بەشێک نەک زۆر ڕەنگە مبالەغی تیابێ بەشێک لەو کەسانەی کە هاتن کتێبە یۆنانی و فارسەکانیان کرد بە عەرەبی کە ئەمە پێوترێت بە ئەسلەمەکردنی معارفی بەشەری بە ئیسلامیکردنی معرفە بەشەریەکان هەندێکیان مەسیحی بوون هەندێکیان جوولەکە بوون هەندێکیان سابی ئەبوون شارستانێتی ئیسلامی ئەم کارە خەلیفەی مسلمانان پێیان ئەڵێ تەوزیفیانەکە و دایان ئەنێ ئەڵێ وەرن ئەم فڵان کتێبم بۆ بکە بە عەرەبی بۆی بێ بەشێک لە توراس و کە کرا بە عەرەبی یعنی ئۆتۆماتیکن کرا بە ئیسلامی بێبەهێن یعنی ئەم ئینفتاحە و ئەم دەعمە کە سوڵتە دەعمی کردووە ئەمە یەکێکە لە نهێنیەکانی دروستبوونی حەزارەتی ئیسلامی و گوێشیان بەوە نەداومە مسلمانیە جوولەکەیەکیان هێناوە توانای وەرگێڕانی هەبوو مەسیحیەکیان هێناوە توانای وەرگێڕانی هەبوو سابیەکیان هێناوە توانای وەرگێڕانی هەبوو بە کێشی کتێبەکەش زێڕ و زیوان پێبەخشی و ڕەنگە ژیانیشیان بۆ دابین کردووە و مەدرسەی مستەنسریە دروستە بێ کە ئێستا کوێ ساگانی زانکۆی مستەنسریەیە و بەیتولحیکمە دروستە بێ و هەزاران کتێب ئەنووسێت تەنانەت ئەمەی کاتێکە لە ساڵی 656 هیجریە مەغۆلەکان دێن بەغا داگیر ئەکەن سەردەمی عەباسیەکان و سەردەمی عەباسیەکان کۆتایی پێدێ زۆرێک لە ڕۆژهەڵات ناسانیش ئەم قسەیان نووسیوە ئەم مەختوتانە کە ئەخەنە دیجلێەوە ڕەنگی ئاوەکەیە گۆڕێ و دیجلە پڕەبێت لە کتێب و لە مەختوتە نووسراوی مسلمانان ئەمە ئەگەر مبالغەشی تیا بێ ئەگەر ڕوبعێکیش ڕاست بێ هەر زۆرە ئێستاکانە هەرچی کتێب لە عێراقا بکرێ ناو دیجلەوە ئاوەکەی ناگۆڕێ لەم سەردەمە پێشکەوتەوە چاپ و چاپخانە و نووسین و نووسرا و ئەم هەموو جامع و خەڵکە خوێنەوارش و ڕوبعێکی ڕێ لە ڕوبعێکی ئاوەکەش ناگەرگەر هەمووی تێبکەی بەڵام نهێنیەکەی ئەوەیە کە سوڵتە پشتگیری خوێنەواری کردووە و ئەو عەقڵەتە کراوەی خەڵکە مسلمانەکە بە سوڵتە و بە خەڵکەکەی تریشەوە زۆر بەلایەن و ئاسایی بووە کە یەکەم ئەم کتێبانە
کتێبانە خەڵکی مسلمان نینوسیوە حەزاری یۆنانی و فارسی و حەزارەتەکان خەڵکی مسلمان نینوسیوە دێنێکەن بە عەربی و بە ئەسلەمەیەکەن و زۆرێک لەمانش کە دایان ناون و تەوزیفیان کردوون و تەکلیفیان کردوون کە کتێبان بکەن بە عەربی هەندێکیان بەشێکیان مسلمانین و زۆر بەلاشیان و ئاساییە و دعمی مادیشیان کردو بۆ ئەم حرەکە عیلمی و حەزارەتە گەورە دروست بێت ئەوەی کە ئەمڕۆ شانازی پێوەکەین بەداخەوە لەم سەردەما دواکەوتوترین خەڵکی مسلمانە جیهانی ئیسلامی هەمووان بە شەڕ و شۆڕ و کوشتن و بڕین و تەقینەوە ئەوەی کە باسیەکرێ هەر ئەو شتانێ خۆشتێکی داهێنانێکی ترمان نییە هەرچی شتی باشە بێت لەم وڵاتە ئیسلامیانە هەمی لە غەرب بۆ ماندێ لە ڕۆژهەڵاتەوە مامەندێ علمی طب ئەوەی ئێوە هەمی لە غەرب بۆ دێ هەرمەدەسە لە تەنانەت علومە ئینسانیەکانیش سەر لە هەمی لە ڕۆژ ئاواوە دێت خۆمان شتێکمان نییە بەڵام بۆ ئەو کات دروست بوو ئێستا دروست نابێتەوە ئەو کاتە بەداخەوە کاتێکە باسی تاریخی ئیسلامی شەکەن و ئەو تاریخی ئیسلامیش کە لە مەکتەبەکان ئەیخوێنین کە لە زانکۆشێک هەمی تاریخی شەڕە کێ شەڕی کرد و کێ کێشکان و کێکی کوشت باسی ئەم تاریخە معریفێ ناکرێت خۆی بۆی خەڵکە مێڕقی لە تاریخ و مێژووە هەر باسی شەڕ و عسکەرە نایەن باسی ئەم شارەزانتە گەورە ئەم دعمە گەورە خەلیفەکانی عەباسیەن هەزاران تۆهمە و شتی ناشرینیان بۆ دروستەکەن بەس نایەن باسی ئەم جانیبە علم و معریفێ ناکەن کە ئەم خەلیفانە چ دعمێک و چ پشتگیریەکی زاند و زانیاریان کردووە چه حەزارەتێکی گەوریان دروست کردووە هەتاکو ئێستاکانەش بە ئاعترافی گۆستاف لۆبۆن زغری دهونکە و زۆرێک تر لە ڕۆژهەڵات ناسە گەورەکان هەتاکو ئەم ساتەش هەموو بەشێت قەرزاری حەزارەتی ئیسلامیە دەست خۆش بەکتۆریان لێرە ناوبڕێکی کورد وەرەگرین و انشاءالله دوایی دەستەکەینەوە گفتوگە بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارەهێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنێتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئەکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجا لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دووبارە بەردەوام بین لەسەر بابەتەکەمان دیارە بابەتی ئەم شەوی بەرنامەی ئاسۆی هیزر دەربارەی ڕۆڵ و ئیسهامی زانە موسڵمانەکان و شارستانێتی ئیسلامی لە بەرەو پێشچوونی زانستیە چ ڕۆڵێکیان هەبووە لە بەرەو پێشچوونی ئەو زانستی ئەمڕۆ بە تایبەتی کە خەڵکی تر کاریان لەسەر کردو و شانازی پیوەکەن ئایا ڕۆڵی مێژووی زانە موسڵمانەکان لە بابەتە چی بووە حەزەکەم لە تەوەری دووەمان ئینشاڵڵا بە هاوکاری بە ڕێزان کاک دکتۆر دیاری و کاک دکتۆر ئاراس حەمەساڵح باسی هەندێک لەو بوارە زانستیانە بکەین کە زانانی موسڵمان تایە پێشدەست و کاری گەورەیان کردووە لە ڕاستیەوە تا ئەمڕۆ شوێندەستیان دیارە من حەزەکەم هەندێک نمونە لە زانستە ئەساسیەکانە باس بکەم بۆ نمونە من حەزەکەم باسی زانستی بیرکاری بکەم یعنی لە ڕاستیە زانستی بیرکاری یەکێکە لە هەرە گرنگترین ئەو زانستانی کە موسڵمانان کاریان لەسەر کردو و گرنگیان پێداوە چونکە هەر لەلایەنە شەرعیەکە شۆگەر تێبڕوانین ئەبینین حساباتێکی زۆر هەیە بە تایبەتی لە مەسەلەی میراتە لە مەسەلەی حسابکردنی جوڵەی مانگ و خۆرە یعنی ئەبین کۆمەڵێک بابەتی بیرکاری زۆر هەیە ئەمە وای کرۆ مسڵمانان بەدوای ئەم بابەتە بڕن و هەروەها بوونی ئەو شەهیەتەش وەکوتوان ئەو ئارەزووە بۆ وەرگرتنی زانست لە هەموو بوارەکە کاری ڕۆڵی هەبوو لەوەی لەم بوارانەشا بەرەو پێش بچن لە زانستی بیرکاری ئەبین مسڵمانان ئەو ژمارانی کە ئێستا لەم ڕوا بەکاردێ چ لە وڵاتانی ئیسلامی کە پیان ژمارە ژمارە هندیەکانن پێوتێ دیارەمانی لە وڵاتانی ئیسلامیە و چ ئەو ژمارانی کە ئێستا لە ڕۆژ ئاواش بەکارهێنێ و شانازی پێوەکرێ ئەو ژمارانە ژمارەی عەرەبی یعنی ئەمانە ئەساسەکەی زانانی مسلمان بوون کە دیارە ئەمانیش سەرچاوەکانن لە هەندەوە وەریانگر بەڵام بەرەو پێشچوونیان تیا کرد و تەنانەت داهێنانی ژمارەی سفر لە مێژووە کە باس ئەکرێ لە داهێنانی زانە مسلمانەکان بوون بۆ یەکەم جار لە مێژووە کە یەکێ ئاماژەی بە سفر دابێ زانانی مسلمان بوون لە ڕۆژ ئاوایە ئەم بابەتە نەبووە پێشتە چونکە پێشتر ئەوان پشتیانە بەس بە ژمارە ڕۆمانیەکان وەک تێبین تاکرد بێ دیارە ژمارەی ڕۆمانی یعنی سیستمێکی زۆر ئاڵۆزە بۆ ژماردن و تەنها حساباتە بیرکاریەکان زۆر ئاڵۆزە بێگە تۆ بیت بەمە حساباتی بیرکاری دەکەی بەڵام کاتی مسلمانان هاتن ژمارەکانیان دانا لە سفرەوە تانە و پاشان خانەکانیان جیا کردەوە یعنی تۆ هەم ژمارە هەرێکێ لەمان ئەتوانێ یەکان بێ
ئەتوانێت دەیان بێ ئەتوانێت سەدان بێ هەزاران بێ ملیۆنان بێ یعنی بە زیادکردنی سفر یان ژمارەیتر لە بەردەمی و ئەبین قیمەتی ژمارەکە ئەگۆڕە یعنی ئەمە سیستمێک بوو شۆڕشێکی بەرپا کرد لە حساباتە بیرکارەکان کەمە پێشتر نەبووە و ئەم ڕۆژ بە شایەتی ڕۆژئاوایەکان خۆشیان تەنانەت ئەم ژمارانان ناونە ناوە ژمارە ئینگلیزیەکان ناوە ژمارەی عەرەبی پێڵ نەمە ژمارە عەرەبیەکانە کە لە موسڵمانەکانەوە بۆیان چووە ئەم سیستمی پێوانەیە و پاشان لە ناو موسڵمانە چەندین زانای گەورە پێیا بۆ کە لە بواری بیرکاریە بە تایبەتی ئێستا باسی محەممەدی کوڕی موسای خەواریزمی ئەکرێ یعنی بەس ئەم ناوە بهێنین کە ئەبینین لەمڕۆوە چەندین مەسلەی بیرکاری هەیە بەنای ئەمە ناوراوە هەمومان لۆگاریتممان بیستووە ئەلگۆریزم ئەلگۆریزم لە ناوی زانای مسلمان خەواریزمیەوە هاتووە و ئەوان ناوێنێن ئەلگۆریسمەس ئەم زانایە ئەبینین تەنانەت ئەم بڵێن شێوازە زانستیانە بۆ شیکاری مەسەلەکان ئەلگۆریزم ئەلگۆریزم هەموو شتێکا بەکاریە نەک لە بیرکاریات یعنی تۆڵێ من ئەلگۆریزمێک دانێم بۆ ئیشی ڕۆژانەی خۆم واتە سیستمێکی عقلی و ژیریدا ئەنێم بۆ بەرەو پێشون و حەلکردنی ئەو بابەتانی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە دەوێت بنای ئەو زانایەوە ناونرا و پاشان و چەندین زانای تر لە بواری بیرکاریە ئەبینی کاریان کردووە هەر ئەم زانایە بۆ یەکەم جار لە مێژووە زانستی جەبری داهێنا دیارە زانستی جەبر یەکێکە لە هەرە زانستە گرنگەکان کە هەموو مەسەلە بیرکاریەکان بم زانستە شی ئەکرێ کە ئەمیش زانستێکی مسلمانانە هەتای چ ناوەکەی عەرەبی بەڵێ هەر بە عەرەبی الجەبر والمقابلە لە کتێبی زانا خەواریزمیەوە هاتووە کە ناوینە الجەبر والمقابلە بەڵێ ئەلجێبرای پێوتر ئێستش یعنی تەنانەت ئەلف لامەکەشی پێوە الجەبر بەڵێ ینی ئەمە لە بواری بیرکاریە ئەگەر بچینە سەر بواری گردونزانی ئەبینین چەندین زانای گەورە هەبووە کە هاتوون چیان داناوە خشتە فەلەکیەکانیان داناوە کە ئەمە کە پیانەوترە ئەزیج وەختی خۆی ئەمانە دانیشتن چیانە کرد تێبینیان لە هەسارەکان ئەکرد سەیری جوڵەی مانگ و خۆریان ئەکرد بەپی ئەوە خشتەکانیان دانا و بەپی ئەو گۆشانە عنی بەڕاستیشتی زۆر ئاڵۆز و معقدیان ئەنجامەوە تەنانەت هەستاون بە پێوانی چێوەی زەوی گۆی زەویان حساب کردووە کە 40,000 ئەوەنە کیلۆمەتریان داناوە دەی حسابەکەی ئەمڕۆ تقریبا 150 کیلۆمەترێکی فەرقە حسابەکەی کە ئەمڕۆ بە مانگە دەستکردەکان ئەکرێ یعنی ئەوەندە ورد بوون لە حساباتانە پاشان گۆشەی خۆر لەگەڵ زەویە و جوڵانی لە بورجەکانە کە ئەوان وەختی خۆی حساباتەکە ئەگەر باتە ئەگەر بێت و ئەم شتانە زۆریشی ئەگەر لە ڕووی زانستی و لەم ڕوا پشڕاز نەکرا بێت و بەڵام بەشێکی زۆری ئەبینی تا ئەم ڕۆژ هەر ئەو زانستی کەم بەڵێ یعنی لە ڕاستیە بۆ بناغەیە کە خەڵکی تر ئیشی لەسەر بکە و کاری لەسەر کەوە تەرجومات بکەن و پاشان لە بوارەکانی تریشە لە بواری بەسەریاتە بڵێن لە بواری سروش زانیە ئەبینی زانەیەکی الحەسەن بن الهەیثەم کە ئەمە چەندین بیردۆزی دانا و یاسای داناوی بۆ شکانەوەی ڕووناکی لە ناو ئاوێنەکانە یعنی ببین تا ئەم ڕۆژ هەرم بابەتە بەکار زانە الحەسەن بن الهەیثەم جیامێرێکی دروست کرد تا ئەم ڕۆژ بڵێن هات ژوورێکی بەتاڵ ژوورێکی تاریک و تەنها کونێکی تیا دروست کرد بۆ زانینی تیشکدانەوەی ڕووناکی لەناو ئەم ژوورە ئەم داهێنانی زانە حەسەن بن الهەیثەم بۆ هۆی دروستبوونی کامێرا لەمڕۆ قمرە کامێراش لەگەڵ بڵێ یعنی بینی کامێرای سینەمایی هەمووی ئەم فکرەی هەیە یعنی ئەوەی کە لەمڕۆ بەکاریە وەرگرتنی ئەو ڕووناکی لە شوێنێکی دیاریکراوە بۆ ناو شوێنێکی تاریک ئەبینین و پاشان چاپکردنی لەسەر ینی ئەبین لە ڕاستی لە زۆر بوارە زانانی مسلمان کاریگەری زۆر گەوریان هەوە هەوڵیان داوە ئەمە تەنانەت بەس بتوانیت ئاماژە بە هەندێک لەو بابەتانە بدەین حەزەکەم کاردکتۆرداریش بەشداریمان بکە و ڕۆڵی زانانی مسلمان لە زانستی پزیشکی ئەوکو بەڕێزیان کە پزیشکی پسپۆرە لە بواری نەشتەرگەریە باسی ئەو بابەتەمان بۆ بکە لە شارستان دەست خۆش بێ کاکتۆر طبعا لە زانستی پزیشکیە باسی بکەین ش زۆرە يعني بس بۆی کتێبێکی وەکو ابن سینە لە ئەوروپا 5 قەڕن مەکە مەصدەری ئەساسی بووە کتێبێک بۆ ابن زەهراوی کە خۆی جەڕاح بووە مەشهور بووە چەندین قەڕن خوێنراوە لە ئەوروپا بەڵام ئەو شتێکە زۆر مهمە کردویانە کە لە با بڵێن چۆن جەناب باسی بیرکاری و کرد کە شۆڕشێ بووە لە طوبە بریتیە لە متابعکردنی نەخۆش و هەروەها علمێکی بەکارهێنانی علمێکی تەجریبی لە طوبە پێش ئەوەی کە مسلمان بێگومان ئیسفادەیان کردووە لە جالینۆس و لە ئەبوقڕات و لە هێندیەکان و تەرجمەی کتێبەکانیان کردو ئیسفادەیان لێ کردو بەڵام هەروەکو دینەکەیان پێیانڵێن کە بە دوای بگەڕێن بە دوای عەقڵ بەکاربێنن هاتوون لەبەرەوەی ئەمە مامۆسایان بوون لە عیلمە هاتوون دوای نەقدیشیان کردوون و توانە کاکەوانیە
لا جا چیشیان کردو جاران تۆ بریتی بۆ لە زۆزە لە حکمە و لە بیرکردنەوە لە مەسائلی سحر و فەلسفە و شتانە لە دینا سحر ممنوعە لەبەرەوە ئەوانیش وتوانێت علاج بە سحر ناکرێت لە دینە علاج بە حرام ناکرێت یعنی ئەوان چیان کردو نەهاتون تەنها ئەو شتێکە پێوتی الطب النبوي بەکاربێنن الطب النبوي کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەنێ شتی بەکارهێناوە کە ئیسفادەی هەیە و بێگومان بەڵام هاتون لەوە تێپەڕێون هاتون توجيه عامەکانی طبیانە گوتۆ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ تداووا فإن الله ما أنزل داء إلا وأنزل معه دواء لە شوێنێکە فەرمێ عليمه من علمه وجهله من جهله شوێنێکە فەرمێ فإذا يعني قد درمانەکە لەگەڵ داءەکە بوونجە بريء بإذن الله ما دام توانە ما أنزل الله داء إلا أنزل معه دواء قراون توان إلا بعلاجه هجاتون علمي تجربيان هێناوە هاتون نەخۆشیان هێناوە دەرمانیان پیاوە متابعیان کردو چۆن ئێسامە پێڵێن لە توبە با بڵێن متابعە مەبدەئی ئێرەر ئەن ئەوەی کە غەڵەتەکەیت و ڕاستەکەی ترایل ئەن ئێرەر محاولاکەیت و دوای هەڵاکەی اینجا چۆن لەم زمانە خستەخانە هەیە دکتۆری خستایی هەیە مقیم مەقدەم هەیە تەڵەبەی دراست هەیە ئەوە بووە ئوستازیان هەبووە ئوستازەکە هاتووە نەخۆشەکانیان لە شوێنێکی خاصا داناوە سجلیان هەبووە چۆن لە خەمان تەبەڵە دەرمانیان ناونەتێ متابعە کراون لەژێر دەستی خەڵک ئیشی کردووە هاتون توان ئەم دەرمانە چۆن بەحسی علمی ئێستا بەحسی علمی و توێژینەوە هەیە و ئیحسایات هەیە عینەن ئێستا کەواتە ئەو شۆڕشەی دروستیان کرد لە توبە مسلمانان ڕاستە دروستیان وەکو نەخۆشخانەکان لە شارستانەتی ئیسلامی نەخۆشخانەکانە لە زمانی لە کەلیمەیەکی فارسیەوە گرتووە دەکاتەوە ئاراز وەری گرتووە حەزاتی ئیسلامی هەمووان بووە لەوە توانە بیمارستان هەنە ناوە مستشفە ئەن لەم بیمارستانە زۆر گرنگ بووە یعنی بۆ نمونە قاوشەکانیان جیا کردوێتەوە لە ئەوروپا تێکەڵان کردو یەکێ مناڵێ بوو لەولاوەیەکی برینار بوو یەکی لەولا تەعاونیە بوو یەکی لە نەخۆشی پێستەوە تێکەڵ بوو مستەرێکە مسلمانان اختصاصاتیان جیا کردوێتەوە ئەبێ جراحی جیا بێ باتنی جیا بێ بێ مناڵ جیا بێ و مناڵبوون نەخۆشی گوازراوەکان جیا بێ عملیاتەکان جیا بێ کە ئەمە زۆر علمی پێشخستووە اینجا نەخۆش هاتوو نانشت بە جلی خۆیەوە بێ ئەمە فێر بوون کە پێ پێ باسی عدوای بۆ کردوون شتێکی پێوتی عدووە يعني فكري نخوشخانش كاتو لسدمي بيغمر صلى الله عليه وسلم هبوا كاتب بيغمر صلى الله عليه وسلم إنك خيميكي جا كردو بو يكيك لأفرة الصحابة كان بو علاج بريندار خصخانة متنقل بيقومان لحضارات إسلامية خصخانة ثابتة بو خصخانة متنقل شبو وخصخانة كي متنقل أقل بس في تفاصيل كيف كاين براسي لو بري جوانية ولو بري بيشكوتنا وأما بفخر وغربية كان باسيا كان إن جاء مثلا زانا ما نبوكو دكتور كاو باسي كان مع الأسف هەنە کەسێ غێر منصفە لەبەرەوەی کە ئەو علمە ئەگەڕێنێتەوە بەلای خۆی ئێمە دائمە لە توبە شتێکمانەیە زۆر پرۆسیجەرمانەیە عملیاتیان شتێک بە ناوی شخصێکەوە گوایڵ یەکەم کەس ئەو کردوێتی ئێمە مع الأسف لەبەری خۆمان مسلمانان متابعەمان نەکردەوە چەندها لە حەزات ئیسلامیە عملیات و شتمان یەکەم کەس زانای ئیسلامیەکان کردە بۆ نمونە زەهراوی و ئەبوالقاسم زەهراوی کە لە ئەندەلوس ژیاوە یەکەم کەس کە عملیاتی خودەی دەراقی کردو ئەو کردوێتی کەس پێشەوە نەیکردو ئەم زانایە ئەوەنە شارەزا بووە کە باسم کتێبەکەی چەندین ساڵ خوێنراوە لە ئەوروپا ئەدەواتی عملیاتی دروست کردو بە دەستی خۆی ئەم ئەدەواتی يعني تصميمي كردو خاصم تصميمي كردو ئەگەر بین ئەو ئەدەواتە ڕسمەکانی بینین لەگەڵ ئەوانەی کە ئێستا بەکارێن لە نەشتەرگەریە شتێکی زۆر فەرقانی بەتاوەتە شتە ئەساسیەکان ئەم پیاورا زۆر شارەزا بووە لە عیلاجکردنی لەکردنی عملیاتە اینجا یەکەم کەس بووە کە خەیڵی دوورینەوەی لە توارێکی پێڵەن کاتگەت يعني کە لە پشیلە دەرێناوە کە بەنای ئەوە باز ناکرێ کاتگەت زەهراوی دۆزیوەتەوە کە تا ئەم ساڵانی ئەخریش بەکارەهاو کە جۆرە خەیتێکە ئەتوێتەوە هاڵن ئەتوێتەوە بێ بە گۆش خەڵک وای پێڵێ ئەم شتانە زەهراوی دۆزیوەتەوە ئەلمهم کاتەکەمان لەواچێ زۆر نەبێ ئەگەر باسی کەین بەس ئەوی کەم بەلامەوە گرنگە لە توبە مسلمانان کردووانە جگەلەوەی ئەو کارە گرنگانیان کردووە لە ڕوحی ئیسلام و چەند تشت فێربوون یەکەم فێربوون ئەوەی کە بە سحر علاج ناکرێ دووەم بەشتی حرام علاج ناکرێ دووەم بەشتی خرافیات علاج ناکرێ بەڵکو بە علمێکی تەجریبی بەحت خاڵێکی تر متابعە خاڵێکی تر ڕێزگرتن لە نەخۆش ئایا مسلمانە یا مسلمان نییە خاڵێکی تر لە تەوجیهە دەنەبێەکانە فێربوون کە شتێکی پێوتێ عەدوە ئەبێ ئەگەیان لەوە بێ کە شتێکی نەخۆشی بڵاو بێتەوە ئەم تەوجیهاتانیان گرتووە اینجا لە مۆرەسەی مەهنەی توبە نبوني ساختەچێتی و فێڵ و دیعای شەهادەت و حتا حەدیثێکی پێغەمبەر فەرمێ يعني هەر کەسێ ممارەسەی توب کات و نەزانرای کە تەبیبە فەهوە غارم بێ بژمێرێ
یعنی دکتۆر نێ بە درۆخەکەەوە دکتۆر. دەست خۆش بە کاکتۆریان زۆر سوپاس. یانی لە ڕاستیە وەکو لەگەر باسیکەین لە شارە گەورەکانی شارستانەتی ئیسلامیە هەبووە دەیان نەخۆشخانەی تیا بووە، ینی هەر یەکی بە مەبەستێکی تایبەتی دانرا و کاری لەسەر کراوە بڵێن چارەسەری نەخۆشیگرەوە. یەکێ لەو پێشدەستی هەرە گەورانەی مسلمانەک و کاردوکەر ئاماژەی پێدا زانستی تەجریبیە، یعنی لە ڕاستیە زانستی تاقیکاری هەوڵدان بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە و تەجروبە بۆ گەیشتن بە نەتیجەیەک و ئامانجێکی زانستی. کاکتۆر ئاراسیش حەزەکەم بەشداریمان بکە ئایا ئەمە لە ڕاستی ئەمەی کە باسماکە زیاتر پەیوەندی بە ڕۆژهەڵاتی جیهانی ئیسلامی و هەیە کە لە شارەکانی قاهیرە و بەغداد و دیمەشق و شارە گەورەکانی وڵاتی فارسومان ئەم کارانە کراوە. ئەی لە ڕۆژە ئاوای مسلمانان کە بە تایبەتی وڵاتی ئەندەلوس کە گەورەترین کاریگەری هەبوو لەسەر شارستانەتی ئەوروپا چ کارێک کراوە لەم بوارانەوە؟ خۆی حەزارەتی ئیسلامی شارستانێتی ئیسلامی لە دوو قۆناغی زۆر زێڕینە گەشەیەکی گەورە ئەکات و زۆر ئەچێتە پێشەوە. فتحی بیلادی فارس و حەزارەتە گەورەی کەوتێتە دەست مسلمانەکان و دوایش لە بەغا کە مرکزی عاصمەی خلافی ئیسلامی بووە لەوێ تەرجەمەکرێ بە ئەسلەماکرێ. ئەمە قۆناغێکی زۆر زێڕینە. قۆناغی دووەمی زێڕینی شارستانێتی ئیسلامی فتحی بیلادی ئەندەلوسە و مسلمانەکانشنە ئەندەلوسەوە لە پێش فتحی هینا بڵێن وڵاتێکی مەسیحیە شارستانێتێکی مەسیحی تیا هەیە و بۆ جاری دووهەم ئەمە گەورەترین و عەزەمەتی شارستانێتی ئیسلامی و عەقڵی ئیسلامیە کاتێک کە فتحی بیلادی ئەندەلوسەکان ئەم حەزارەتە گەورە مەسیحی تایە مسلمانەکان نایان بیسووتێن و لە ناوی بەرنوچی ئەمانە بە بیانوی مەسیحی بوون و فڵان و تەسلیس و ئەم جۆرەشتانە دێن جارێک تر خاڵیەکی تر کە لە عێراق و لە بیلادی فارسە کردویانە جارێتە دووبارەی ئەکەنەوە هەوڵ ئەدەن بە ئەسلەمەی ئەکەن بە عەرەبی ئەکەن لەوێ کۆمەڵە مەدارسی زۆر ئەکرێتەوە هەر بە هەمان شێوە الناس عەلا دینی مولکیهم سڵتە و دەسەڵاتدارەکان و خەلیفەکان کە پێوترێ خلافەی دووهەمی ئەمەویەکان لە ئەندەلوس هەتاکو ساڵی 1492 مسلمانەکان ئەگەڕێنەوە دەرەکرێن لە ئەندەلوس. ئەم حەزارەتە بەردەوام بووە و لە دەیان و سەدان مەدرسەی گەورە خوێندنگەی گەورە کراوەتەوە لە وڵاتی ئەندەلوسە و بۆ معلوماتی هەموو لایەک فەنی زەخرەفە لە وڵاتی ئەندەلوس هاتۆتە وڵاتی ئیسلامی ئێساکانە هەر بینایەک جوان بێ و زەخرەفەیە بێ ئەڵێن مەغریبیە لە ئەندەلوسەوە هاتە مەغریب لە مەغریبەوە هاتە جیهانی ئیسلامی چونکم بەداخەوە بیا عەرەبیەکە خاوەنی هونەر نەبوو خاوەنی زەخرەفە نەبوو ئەو جۆرەشتانەی نەبوو تەنانەت زەخاریفی مەسجید کەعبەی پیرۆز و مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینە و هەموو مزگەوتەکانی جیهانی ئیسلامی منارەکانیان لە وڵاتی ئەندەلوسەوە هاتووە و مسلمانەکان جۆرێکی بە ئەسلەمیان کردو بە ئیسلامیان کردو بۆ بەشێک لە حەزارەتی ئیسلامی ئەم فەن و زەخرەفە جوانە ناسووتێنێت گەشەی پێدرێ تەوزیفەکرێت بە تایبەتی لە مزگەوتە پیرۆز و گەورە و بەناوبانگەکانی قاهیرە و مدینەی منەوەرە و مەکەی پیرۆز و بەغاش و دیمەشقش کە ئەمانە شارە گەورەکانی جیهانی ئیسلامین و لە سەردەمی ئیمامی قورتوبی خاوەنی تەفسیری قورتوبی لە ناو قورتوبا کە مرکزێکی سەقافی و فکری و علمی زۆر گرنگی شارستانێتی ئیسلامیە 500 کتێبخانە هەبووە. ئەگەر زۆر هەنێک مبالغەشی تیا بێ ئێستش شارە گەورەکان 500 کتێبخانێتیان نەبێ و لە ناو مەدرسە ئیسلامیەکانە مەسیحی هاتووە خوێندوێتی جوولەکە هاتووە خوێندوێتی غێرە مسلمانەکان تر هاتوون خوێندویانە و زانا مسلمانەکان زۆر بەلان و ئاسایی بۆ ئەمانە هاتوون خوێندویانە و تەنانەت یەکێک لە ئەلفاروکە یەکێکە لە ڕۆژهەڵاناسە گەورەکان زیخری هوندکە یەکێکە لە ڕۆژهەڵناسە گەورەکان ڕۆژهەڵناسێکی گەورەی ئەڵمانیە و گۆستاڤ لۆبۆن هەمومان ناوی مامۆستا کە باسی حەزارەی ئیسلامیەکە ئەمانە باسی ئەوە ئەکەن کە ئەم ژمارە زۆرە بە تایبەتی دوای فەتحی توڵێ کە دەست مەسیحیەکانەوە ژمارەیەکی زۆر تەلەبەی مەسیحی دێ لە قورتوبە و لە ئەندەلوس ئەخوێنێ و بە تایبەتی خۆیان فێری عەرەبی ئەکەن زمانی عەرەبی و زمانی ڕسمی خۆیان ئەگۆڕن لە لاتینەوەیکەن بە عەرەبی لە دەرەوەی سوڵتە و دەسەڵات ومانە کە هیچ تەداخولێکی ئەوەی نەکردووە و دەست ئەکەن بە تەرجەمەکردنی کتێبی مسلمانەکان بە تایبەتی کتێبە فقهێتوانی عەقلەکان کتێبە لوغەویەکان کتێبە فەلسەفیەکان کە لە بەغاو لە شوێنەکانی ترۆ کرابوو بە عەرەبی جارێ تەرجەمەیەکەنەوە و حەزارەتی کە لەو سەردەمەشە ئەوروپا کە پێوتێت سەدە تاریکەکان لە 5 زاینیەوە بوو دەست پێکا بۆ 11 زاینی لەو قۆناغ لەو سەردەما بوو حەزارەتی ئەچێتە ئیسپانیا حەزارەت ئەم حەزارەتە گەورەی ڕۆژهەڵات ڕۆژئاوە ئەوروپاکەی ساکان هەموو جیهانی سەرسام کردووە ئەساسەکەی و ڕێگوڕیشەکەی لە ئەندەلوسەوە دەست پێکا لە تەرجەمەکردنی زانستی کتێبی زانا مسلمانەکان و لەو ئەندەلوسەوە هەندێکی زانا مسلمانەکان خۆیان تەرجەمە کرد هەندێکی قوتابی مەسیحی و جوولەکەوینەکان تەرجەمەیان کردووە کە لە زانا مسلمانەکان و لە مەدرسە ئیسلامیەکانە خوێندویانە لێرەوە حەزارەتی ئەوروپی لێرەوە دەست پێکا کە ئەساسەکەی گەڕێتەوە بۆ ئەندەلوس و بۆ زانا مسلمانەکان. دەست خۆش بێکاتەوە یانی کەواتە ئێستا گەیشتینەوە قەناعەتی کە ئەمەی ئێستا پێی ئەڵێن
سەدەکانی ناوەڕاست و سەدە تاریکەکان ئەوە پەیوەندی بە مسلمانانەوە نییە بە هیچ شێوەیە ئەوە سەدەی تاریک لە ئەوروپا بووە لەو کاتی ئەوان هیچ جۆرە زانستێکیان هاتوون بۆ بەڵێ وڵاتەکانی مسلمانان بەڵێ لە زانکۆکانی مسلمانان خوێندویانە ئەو زانستیان بردوێتەوە بە پێچەوانی ئەمڕۆ لە ڕاستیە لەو کاتا بەو شوێ بە بەڵام ئەمڕۆ بە پێوەچەوانەوە ڕوویداوە دیار ئەمەش هۆکار و فاکتەری خۆی هەیە ئەم بابەتەکە پێم خۆشە ئینشاڵا گەر بوار بێ لە داهاتووە باسی ئەوە بکرێکە هۆکاری بەرەو دواوەچوونی ئەم شارستانەتێ لە چیا بووکە دیارە کۆمەڵی فاکتەر ڕۆڵی هەبووە لەوەیە و ئایا چی بکرێ بۆ ئەوەی جارێکتر سەر لە نێ مسلمانان بەرەو ئەو پێشکەوت نەزانستیە بگەڕێنەوە بەرەو ئەو سەردەمە زێڕینانە بگەڕێنەوە و ڕۆڵیان هەبێ لە بەرەو پێشوونی شارستانەتی مرۆڤایەتیە. بیرانی خۆشەویست لێرە دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان هیوادارم ئەڵقەیەکی بەسوود بوو بێ و کەمێک لە زانیاری ماخسبێتە سەر زانیاری بەڕێستان و تا بێگەیشتمان لە ئەڵقەیەکی داهاتوە بەخوای پەروەردگارتان دەسپێرین خواتان لەگەڵ.